ئەوەی ڕوویداوام بەداخەوە ناو خوێندکارانە بۆیە بابەتەکە هەمومانی کۆ کردەوە لێرە بەڵام ئەگەر هەمومانە زانین لە ماڵ ئەوەی بینیومانە لە کامێرەکان و لەو سیستەمەی هەیە بینیومانە لە ماڵێک شاو ڕۆیاتەنە یەک کڵپەی غازێکە و ئەوە بۆتە هۆی ئەوەی خوێندکارەکان ئێستا دوای ئەو کاتەکەەوەی لە کامێرەکە دەرەکەوێت دڵاوکێکێتنیانەوە و بێتاقەتە بن بەڵام لەخوا بە زیابێتوانین بڵین هیچ زیانێکی نەبووە تەنها سێ حاڵەتی خوێندکارمان هەبوو ئەوژەستەوە هاتوونەتەوە بە سعافەکان هاتوونەتەوە هیچ شتێکی زیانێکی وای نەبووە و خۆشبەختانە کە هیچ شتێکی وا ڕووی نێوە کە ببێتە هۆی ئەوەی کە بەڕاستی ئێمە پرۆشیەوەمان پێ خۆشەوە گەیاندنی ئەو سەلامەتی خوێندکاران بۆ کەسوکارەکانیان لێرەوە پێیانڵێم شکر لەخوا بەزیابی هەموو خوێندکارەکان ئەمانە کچی خۆمانن و سەلامەتن و خوازیانین کەشتی وا ڕوو نەدات بەڵام ئەمە حاڵتان ڕۆداد وەکو خۆتان زان لە ماڵانیشا ڕوویداوە کاتژمێر 9:50 ئەم حاڵەتە ڕوویا بوو من لە کاتژمێردا تەلەفۆنم پەیوەندیم پێوە کرا کە ئێمە لە هەموو کاتێکا 24 کاتژمێر چاودێرمان لێرە ئامادەیە و حرەسەکەمان لێرە بووە پۆلیسمان لێرە بووە لەو کاتەیە چاودێرەکە پەیوەندی پێوە کردم وتی حاڵەتێکی سەرارخانوان ڕوویاوە لە بەشی ناوخۆیی و دەست بەجێ ڕاگری پەیمانگا و یاریدەدەری ڕاگری و لە پرسیاری هۆبەی بەشی ناوخۆیی و خۆم ئامادە بووین لێرە و کە حاڵەتەکەش وەکو چەنەها کات و شەوانە من کە خۆم شەوانە دەوام ئەکەم تا کاتژمێرنەوە هەموو کاتێ جەختەکەمەوە سەر ئەوەی کە خوێندکاران کەمتەر خەمی نەنوێنن لە کاتێکا کە غازێک بەرئێنەوە قۆریەکە خەنە سەر ئاگر هەڵ ئەچێ بەجێ ئەهێڵێ ئیتر ئەو بەرپرسێتیە ناگرێتە ئەستۆ کە ئەم چاوە بە دوایە غازی ئەڕوات کاتێک خوێندکارێکی کە خەریکی لە تەباقێکی کە خەریکی شت دروستکردنە لە کاتی پان خواردنەوەی غازەکە لە پراکڵپەی کردو وەکو لە کامێراکان لەگەڵ بەڕێزانە جەختمان کردەوە سەر و سەرمان کرد خۆشبەختانە هیچ حاڵەتێکی قورسمان نەبووە و خۆشبەختانە خوێندکارەکانمان کە و حاڵەتە ڕوویاوە گەڕانەوە بەشی ناوخۆیی و هیچ ئیشکالێکمان نەبووە.